الله الله چۆن با بەهانەیەکدا بۆ مەهاوڕێ لەگەڵ پەیمانەیەکدا ئەتۆوات کرد هەتا ماوم بناڵم دەبێ پیر بم لەگەڵ پەیمانەیەکدا ئەتۆوات کرد هەتا ماوم بناڵم دەبێ پیر بم لەگەڵ پەیمانەیەکدا ئەی بۆ ڕۆیشتی مەگەر من بێوەفا بووم شێواژینم لەو ڕۆژەی لێ جودا بووم خوای زانێ کە چەندم خۆشەویستی لەسەر دنیا بەلوتفی تۆوە مابووم بۆ ڕۆیشتی مەگەر من بێوەفا بووم شێواژینم لەو ڕۆژەی لێ جودا بووم خوای زانێ کە چەندم خۆشەویستی لەسەر دنیا بەلوتفی تۆوە مابوومە ڕۆژەی تۆ دڵت گۆڕاوە خانم بە تاوانی دەزانم زیندومانم نەدڵخۆشم نە لەسەر خۆم بەبێتۆ بە فرمێسک دەپێوم ڕێژیانم نەدڵخۆشم نە لەسەر خۆم بەبێتۆ بە فرمێسک دەپێوم ڕێژیانمە ئەی بۆ ڕۆیشتی مەگەر من بێوەفا بووم شێواژینم لەو ڕۆژەی لێ جودا بووم خوای زانێ کە چەندم خۆشەویستی لەسەر دنیا بەلوتفی تۆوە مابووم بۆ ڕۆیشتی مەگەر من بێوەفا بووم شێواژینم لەو ڕۆژەی لێ جودا بووم خوای زانێ کە چەندم خۆشەویستی لەسەر دنیا بەلوتفی تۆوە مابوومە ئەی گیانم ئەڵەی وە تەعزیاتە گوڵت خوا بڵێ دەر چاوانم کە دیدارت بڕاوە ئاگریگم لە جەستەم هەڵگیراوە خۆ دەزانم لە نێو دڵی وەک پۆڵات منی غەریب هەر شوێنم نەماوە خۆ دەزانم لە نێو دڵی وەک پۆڵات منی غەریب جێگە و شوێنم نەماوە ئەی بۆ ڕۆیشتی مەگەر من بێوەفا بووم شێواژینم لەو ڕۆژەی لێ جودا بووم خوای زانێ کە چەندم خۆشەویستی لەسەر دنیا بەلوتفی تۆوە مابووم بۆ ڕۆیشتی مەگەر من بێوەفا بووم شێواژینم لەو ڕۆژەی لێ جودا بووم خوای زانێ کە چەندم خۆشەویستی لەسەر دنیا بەلوتفی تۆوە مابوومە کاکە پارەی داوە بۆ دەریەکە
دەسم بۆ نادرێنانە بێتۆ ڕێژینم پێ ناگیرێنانە دەسم پێ دەشۆرێ لە دنیازیز دەسم پێ لە تۆ هەڵناگیرێنانە دەسم پێ دەشۆرێ لە دنیازیز دەسم پێ لە تۆ هەڵناگیرێنانە ڕۆیشتی مەگەر من بێوەفا بووم شێواژینم لەو ڕۆژەی لێ جودا بووم خوای زانێ کە چەندم خۆشەویستی لەسەر دنیا بە لوتفی تۆ مابووم بۆ ڕۆیشتی مەگەر من بێوەفا بووم شێواژینم لەو ڕۆژەی لێ جودا بووم خوای زانێ کە چەندم خۆشەویستی لەسەر دنیا بە لوتفی تۆ مابووم ئەی بەخۆشی بێ مامە هارون خدا پێت دا گەنجی قارون ئینشاءالله